مەرزیەی فەریقی چاژنەکەی هونەری کوردی شێرکەوبێکەسی شاعیر لە وەسفی مەرزیەدا دەڵێت شعر بۆ ئەوە خوڵقاوە تا لە گەروی مەرزیەوە بێتە دەرەوە و بکرێ بە هۆزان. مەرزیەی فەریقی گەرچی بۆ نەتەوەیەکی وە کورد بوو بە سەرچاوەی هیوا و جوانی و ئومێد، گەرچی بوو بە شەونم بەسەر لق و پۆپی هونەرەوە، گەرچی بوو بە کانیا و گوڕوتین و شادی ئێمە، بەڵام وەک خۆی دەڵێت ژیانی پڕی بووە لە ململانەی سەخت و قورس. ئەرە و کاتەی چاوی کردوتەوە لە ناو گێژاوی واقعی سیاسی و ڕۆشنبیری و کولتوریدا بووە و دەسووتە. لەو ڕۆژاوە چاوم بە دنیا هەڵێنا، دەرد و پەژارە و کەسەرم بۆ دایکی دەماوم هێنا، خەیاڵ و خۆشی منداڵی هەرز و خۆیان لێ تۆراندێ. بەڵام وەک چۆن هەورە بروسکە لە تاریکترین شەودا و بەناو دەیان هەوردا تیشکەکانی ڕووناکتر و بەهێزتر دەردەکەون، مەرزیەش وەها بوو بە تیشکێک و لە تاریکترین دۆخەکاندا هیوای دەدا، بەناو بربەستەکانی کللتوردا دەڕۆشت و شەڕی مانەوەی ژنی دەکرد، تا دواتر شەڕەکەی بوو بە شەڕی هەموو نەتەوەی کورد و بەجیالەوەی دەنگی بوو بە سەنگەری مقاومات و بەرگری خۆی کرداریانە چەک هەڵدەگرێت و دەچێتە سەنگەرەوە و کوردستان لای ئەو دەبێتە بیر و باوەڕ. 1958 لە شاری مەریوان لە ڕۆژهەڵاتی نیشتیمان مەرزیە شەهاب عەبدوڵڵا ناسراو بە مەرزیەی فەریقی لەدایک بووە. قۆناغە سەرەتایەکانی خوێندنی لە مەریوان تەواو کرد و دواتر بۆ درێژەدانی زیاتر خۆی گەیاندە شار و پایتەختی ئەدەبی جیهانی، سنەی سەرکەش و هونەردۆست و جوانویست. مەرزیە گەرچی لە سەرەتاوە بەکاری شانۆ دەستی پێکرد، دواتر وەک ڕۆحێکی هونەری هاتە ناوکایی هونەری گۆرانی وتنەوە. بە گۆرانی فارسی دەستی پێکرد و لە پاڵیشیدا گۆرانیەکانی هونەرمەندانی گەورە و دەنگ ئاوریشمی فەتانەی وەلیدی دەوتەوە. بەڵام هەرە و کاتەی زانی کە هونەر تەنها یەک دیوی نییە، بەڵکو نەتەوەکانی تر سەرباری خاک هونەرەکەشیان بردووە، بۆیە بڕیار دەدات لە حەوزەی گۆرانی کوردی دەرنەچێت. سەرباری گۆرانی کوردی و شۆڕشگەڕی جلوبەرگی کوردی لەگەڵ مەرزیە بوونە دوانەیەکی لێکدانە بڕاو. مەرزیەی فەریقی دوای تەواوکردنی مامۆستایەتی دەگەڕێتەوە مەریوان و لە گوندێکی سەر بەو شارە دەست دەکات بە مامۆستایەتی و بۆ ماوەی 2 ساڵ وانە دەڵێتەوە. ساڵی 1970 چەند گۆرانیەکی تۆمار کرد. ئەو سەرگیری مەرزیەی فەریقی لەگەڵ هونەرمەندی گەورە و نەتەوەیی کورد ناسری ڕەزازی دەبێتە خاڵی وەرچەرخانی زیاتری ژیانی ئەو هونەرمەندە و بەیەکەوە وەک دیجلە و فراتیان لێ دێت و لە هونەری خەباتدا یەک دەگرن. ئەوان لە هونەردا و هونەریش لەواندا لەنگەر دەگرێ. دوای ئینقلابی ئیسلامی ئێران بەسەر ڕژێمەکەی محەممەد ڕەزاشا و دواتر گۆڕانی ئەو شۆڕشە لە جوڵانەوەیەکی جەماوەریەوە بۆ حکوومەتێکی ئایدۆلۆژی تایفی، مەرزیە ناچار دەکرێت بە بەجێهێشتن، چونکە لە مامۆستایەتی دوور دەخرێتەوە و پاشان ئەویش ڕوو دەکاتە دەرەوەی سنوور و دەچێتە لای ناسری ڕەزازی و بەیەکەوە درێژە بە خەباتی نەتەوەی و پێشمەرگایەتی دەدەن. لە شاخەوە بەدەستێکیان چەک و بەدەنگیشیان هونەری بەرگری پێشکەش بە وڵات و نیشتیمان دەکەن و وەک مۆم بۆ وڵات دەسووتێن. لە پاڵیشیاندا هونەرمەندی لووتکە نەجمەدینی غوڵامیش بوونی هەبوو، بە هەمووان بوونە دەنگی زوڵاڵی شۆڕش. ساڵی 1985 مەرزیە و ناسر لەگەڵ منداڵەکانیان ڕوودەکەنە دەرەوەی وڵات و لە سوید نیشتەجێ دەبن، بەڵام نە هەستەکانیان دەگۆڕێ و نە باوەڕیان و نە هونەرەکەیان. تەنانەت لەوێ بە جلوبەرگی کوردی و گۆرانی ڕەسەنەوە مانۆڕی هونەریان لە زۆربەی وڵاتە ئەوروپیەکان ئەنجامدا و گۆرانی ڕەسەنی کوردیان دەدا بە گوێی هەموواندا. شیرینە سەوزە لانەی هەناری، شیرینە سەوزە لانەی هەناری، جۆر جوانەکەی نێو کوردەواری، پێم بڵێ لەسەرچی لە من تۆراوی، پێم بڵێ لەسەرچی لە من تۆراوی. شیرینە سەوزە شیرینە سەوزە شیرینە سەوزە شیرینە سەوزە.
مەرجەی فەریقی نەگەر بۆ پارچەیەک بەڵکو بۆ هەر کوردێک لە سەرانسەری جیهاندا گۆرانی دەچڕی. لە باشووری نیشتیماندا زۆر شەیدای دەنگی هەردوو هونەرمەندی گەورە کەریم کابان و قادر کابان دەوێت. لە هەڵبژاردنی هۆنراوەدا هێندە ورد و بەدیقەت بوو دەدوت بە دوای زێر داوێڵە. بۆیە لە هەناوی شیعرەکانی گۆران، هێمنی موکریانی، پەشێ و شێرکە و بێکەس و چەندان شاعیری تر شیعری دەهێنا و بە ئاواز دەیدا بە گوێچکەی هەموواندا. ئەمە سەرباری ئەوەی توانیوێتی بە لەهجەکانی تریش گۆرانی بڵێت. ناسری ڕەزازی بەدەر لە هاوسەر وەک هونەرمەندێکی باڵا لەم بوارەدا یاریدەی دەدا. لە یەکێک لە وەسیەتەکانی کە لە دەرەوەی وڵات بۆ کوردەکانی دەکات دەڵێت گەرچی لە ئەوروپام بەڵام وەک کوردستان نییە لە ڕووی ناسینەوە. لێرە هیچ کەس ناتناسێت و ون دەبی، بەڵام لە تەواوی شەقامەکانی کوردستاندا ئێمە هەست بەبوونی خۆمان دەکەین. بۆیە بە چاوی پڕ لە فرمێسکەوە دەڵێت کە مردم بمبەنەوە بۆ کوردستان. 18 ئەیلولی ساڵی 2005 ئەو هونەرمەندە مەزن و دانسقەیی کورد لە وڵاتی سوید و لە ئاوارەییدا و لە کاتی نەشتەرگەری گیانی سپارت. ئەو هونەرمەندە نەک هەر نەبوو بەلەکە و نەنگی بۆ هونەری کوردی، بەڵکو بوو بە شانازیەک بۆ هەموو کورد. دوای وەفاتی ڕوفاتی ئەو هونەرمەندە بە مەراسیمێکی شایستە و دوای گوڵبارانکردنی بەهۆی یاسخبوونی لە ڕۆژهەڵاتی کوردستان بەهۆی خەبات و کوردایەتیەوە سلێمانی باوەشی پێدا کرد و نازی بێنازیەکانی هەڵگرت و لە سلێمانیەکەی بابان و لە پایتەختی ڕۆشنبیری بە خاک سپێردرا.